سڵاو دابانەمینتان لەگەڵ لە چەناڵی دابانی یونیڤەرسم لەو ڤیدیۆی باسی هەواڵ و زانیاریتان بۆ دەکەم لەسەر کۆمپانیای سۆنی کۆنفرانسی ئیثری لەسەر کۆمپانیای سامسونگ لەسەر مۆبایلە تازەکانی گەلاکسی S24 ئەلترا و هەروە کۆمپانیای ئەپڵ و هەروە لایکی ڤیدیۆیەکە لە بیر مەکەن ئەگەر دەزانن سوودی هەیە بۆتان هەروە سەبسکرایبی چەناڵەکە چونکە 150 ئەو کەسانەی کە ڤیدیۆکانمان تەماشا دەکەن هەتا ئێستا سەبسکرایبی چەناڵەکەیان نەکردووە هەروە هەموو پلانمان ئەوەیە کە بگەینە 10,000 سەبسکرایبەر بە زووترین کات. طبعاً پێشەوەی باسی ئەوەتان بۆ بکەم باسی ئەو هەواڵ و زانیاریانە لە خوارۆژ لینکی سوۆشیال میدیا خۆمتان بۆ دادنێم ئەگەر حەستان کرد فۆڵۆم بکەن لەوێندەریش ئێمە سوپاستان دەکەین. هەروە یەکەمین ئەخبار بۆتان باز بکەم کە ئەویش کۆمپانیای سۆنیە کە دەنگۆیەکی زۆر هەیە کە پلەستیشن 5 پرۆ بڵاو دەبێتەوە و هەروە ئێستا لەسەر شاشە بۆتان دادرێ مواصفاتەکانی پلەستیشن 5 پرۆ فەرقیتی کردووە لەگەڵ پلەستیشنی ئەتیادی هەروەها لە ڕووی بۆ نمونە لە ڕووی CPO کە پێشتر پلەستیشنی ئەتیادی کە پرۆسێسەرەکەی 7 نانۆمیتر بوو ئێستا بوویتە 4 نانۆمیتر هەروە پرۆسێسەرەکەی کلۆک سپیدی لە 3.5 گیگاهرتز بوویتە 4.2 گیگاهرتز. طبعاً ئەوە لە ڕووی CPU مواصفاتی زیاد کرا لە ڕووی GPU کە پێشتر لە 36 کۆر پێکات بوو ئەو GPU کە AMD بۆی دروست کردەوە ڕێدیۆن ئێستا بوویتە 72 کۆر هەروەها لە ڕووی ڕامەوە کە پێشتر 16 گیگابایت ڕام بوو ئێستا دەبێتە نزیکەی 20 گیگابایت ڕام و هەروە باندویسەکەشی زیاد دەبی هەروە لە ڕووی ستۆرجەوە کە پلەستیشن 5 ستۆرجەکەی SSD-کی 1 تێرابایت شتە کەمتر بوو ئێستا نزیکەی 2 تێرابایتە هەروە لە ڕووی پۆرتەکانی ئیثەرنێت و بلوتوس و ئەوانە هەر هەمویان زیاد دەبیتن و زایدن ئاشی تێدا دەبێت. طبعاً ئەو مواصفاتانەی کە باسم کرد ئەو مواصفاتی ڤێژنەی تازەیە نەک مواصفاتی نفسی ڤێژنە تۆزێک ینی تۆزێک بوستینگی بۆ بکەیت ئەتا ئێستا دیارنیەکی بڵاو دەبێتەوە شتیوە بەس خۆتان دەزانن پلەستیشن لە بینی جێنەرێشن بۆ جێنەرێشن تۆزێک کاتی زۆرە 7 ساڵە و هەروە لە بینی کە ئەپگرید جێنەرێشنەکەی دەکاتەوە هەمان جێنەرێشن ئەویش کاتی زۆر دەوێت تەسەوەر دەکرێت لە 2025 ئەوەی ببینرێ بەس 2025 کۆتاییەکەی تەسەوەر دەکەم هەروەها بەنسبەت ئەوەی کە باسی گەیمینگ و پلەستیشن دەکەین کۆنفرانسی ئیفری کە بەناوبانگترین و گەورەترین کۆنفرانسی گەیمینگە لە هەموو جیهان بە تەواوەتی کانسڵ بۆ لەمەود ئەو کۆنفرانسە ناکرێتن و هەروە بینە سەر کۆمپانیای ئەپڵ ئەو دەنگۆیانەی کە پار بڵاوی کردەوە کە بە خۆی وتی ئەپڵ ڤیژن پرۆی کە بڵاو کردەوەتی لە ئێرلی 2024 دەردەچی ئێرلی 2024 ینی ئەو سێمانکەی یەکەم زۆربەی ئەوانەی کە نزیکن لە کۆمپانیای ئەپڵ و لە سەرچاوی نزی ینی ئەوەی فەرمی و نزیکن هەمویان لەسەر ئەوەی کۆک بوون کە مانگی سێ بڵاو دەبێتەوە بەس ئێستا زۆربەی ئەو دەنگۆیانە کە دەڵێن ئەوێ احتیمالێکی زۆرە ببێتە مانجیەک دوای ئەوەی کە ئایفۆن ئەپگرێدی بۆ هات کە لە iOS 7.2 کە سەپۆرتی ئەوەی دەکات پرۆیەکان کە بە سپیشال ڤیدیۆ تەسویر بکەیت کە ئەو ڤیدیۆی ئیلا بە ئەپڵ ڤیژن پرۆ دەبینرێتن هەروە هەندێک دیعایتریش هەیە کە دەڵێ کۆمپانیای ئەپڵ زۆربەی ئەوانەی کە سەر لە ستۆرە گەورەکانی ئەمریکای ئەو مۆزەفانی عادیۆین هەمووی بانکردون بۆ هێدکوارتەری ڕسمیان لە کەپەرتینۆ بۆی ترێنینگیان بداتێت کە چۆن فێرە کەستمەرەکان بکەن کە چی بەکاربێن و چۆن بەکاریان ئەپڵ ڤیژن پرۆی بەکاربێنن تر بۆیە احتیمالێکی زۆرە لەوانەیە لە مانگی یەکیان ئەو پەڕی لە مانگی دوو ئەپڵ ڤیژن پرۆ ببینرێت بۆ سعرە فەلەکی کە بڵاوی کیلۆ 4500 دلار هەروەها ئەو ساڵیش بۆ کۆنفرانسی مانجی سێ ئەپڵ کۆنفرانسێکی ئالێکسەر دەبێتن لە ڕووی ئەپگرید دەبی لە بۆ ئایپادەکان تەسەوەر دەکرێت شۆڕشێک ڕووبدا لە هەموو ئایپادەکان ئایپاد پرۆ ئایپاد ئێر ئەوانە بە تەواوەتی ڕیدیزان بکرێت شارشکانیان هەموو بکرێتە ئۆلێت لەوانەیە تەنێک بکرێتەوە بۆیە ئەو ئەپڵ ئایپاد پرۆی کە لە یەکەم جار ئەوەی بۆ کرا ریجەنەرێشن لە 2010 کە تا ئێستا لەسەر نفسی شاسی بەس تعدیلات دەکرێت لە ڕووی CPU GPU ئەو شتانە لە مانجی سێ احتیمالە بە تەواوەتی بگۆڕێ و دووبارە بیبینینەوە کە شتێکی تازە دەبێتن و هەروە لە ڕووی گەلاکسی S24 و کۆمپانیای سامسونگ زۆربەی دەنگۆیەکان لەسەر ئەوە ڕێکن هەر ئەلەکسەری شوا دەبێت کە هەفتەی یەک کاتی فەرمی بڵاوکردنەوەی گەلاکسی S24 ئەلترا دەبێتن هەروەها ئەو ڕسمانی کە بڵاو بوویتەوە ڕسمی تازەتر بۆت بە دیارەکەوێت کە مۆبایلەکە بە تەواوەتی فلاتە و هەروەها لە هەمان کاتیشدا فرێمەکەی بە تەواوەتی بێزگلوی فلاتە هەموو ئیتاری فرێمەکەی دەبتە تقریبا موحد دەبی یونیفۆرم دەبی وەکو یەکی لێدە ینی ئەو بێزڵی کە هەیە لە دەوروبەرەکەی نەک بێزڵی خوارەوە گەورەتربی هەوڵ دەدەم ڕسمتان بۆ دانێم هەروە لە ڕووی
قەڵەمەکەشەوە کە شێوەی دەرەوەی تۆزە قەوز بوو ئێستا ئەوەشی لەوانەیە تۆزە قەوساتی نێمنی لە بەرەوەی مۆبایلەکە بە تەواوەتی دەبێتە فلات و بۆکسی تر بۆی هەر لەگەڵ هەمان دیزاینی مۆبایلەکە بڕواتن ئیتر چاوەڕێ دەکەینەوە لە ڕووی مواصفات و لەوانەیە تۆزێک مواصفاتی ینی مواصفاتەکان تۆزێک تعدیلات بکرێت لە ڕووی کامێرە و لەو شتانە ئیتر لە ڤیدیۆیەکانی داهات و ئینشاڵڵا باسی مواصفاتەکانی گەلاکسی S24 ئەڵتراتان بۆ دەکەم ئەگەر حەزتان لە کۆمنت بۆم بنووسن هەروەها لایکی ڤیدیۆیەکە لە بیر مەکەن و هەروە دووبارە ئەڵێمەوە سبسکرایبی چەناڵەکە لە بیر مەکەن ئەو ڤیدیۆتم بە خێرا باسی هەندێک ئەو هەواڵ و زانیارە تازانتان بۆ بکەم لەسەر ئەو سێ کۆمپانیایە کە باسم کرد هەروە بە هیوای دیتنەوە جارێکی تر و دووبارە لە ڤیدیۆ تازە دەتان بینمەوە دەستان